بله تیرو بشکن خونخ شازدانن چمپیونز لیگ بداوی هاتن ادیانن هم بری هفدو اشکرا بونو دزانن که لدیجی که دلیزه نه نواست زیاده آسام جباریش رو وکر فوتبال دید گل من ده بید خیراتی که قسم ادی ما خونخ شازدان دید که تیرو بشک آن چند تا پیزا و چند لیسکن بهز جهانه بله نرینه دل سر و تیرو بشک چه بگشتی بله بگومان تیرو بشک با شویشی گشتی باش بوله بروی که اما دبی بزاین او یعنی که لقناقی کاملاکاندا بدون بسر كوتو دبيت هاوري زحمتي بك يعني تو سيريكا يعني كان باريس سان جيرمان وهروها يعني ليفربول كبدون بسر كوتون بيغمان امانه روبرو زحمتي تاوري انا كذا لو قال الله وجد براسي وكودلي ريال مدريد جار اشكال اركيكي دوباره كراوي دا يعني ما سنصالك دوباره بيتوا بله ام زاريان ياري كوتاي بارسال يعني دوباره بيتوا براستی لوتکا کانه ولا همو یاری جرا کلوب لهم بری ریال مدرید نشد بسر که تو بجی افجرا همو شتک اگری رودانی هی بتایبتی اوی که نوراستی مانجی شباتی سالی دهاتو امیاریان اکرد بویا من نزیکی سه مانگ من لپیشه بوی که بزنین بارودوخی ام تیپانه چونه يعني ريال مدريد باشا برو باشتر رواد ليفربول خرافه يعني لحالتي ناجيري دايا باشتر بيد بوي بشويشي گشتيه تو انا بلم تيرو بشكايتر هر بوشوازيه لبروي دو مرجيش هي يعني كاني دو يعني يكولا ناكونه برامبر يك بويا دبينين او يعني يعني زور سركوتوا اولاتانا بنمونه انجلترا والمانيا كيعني زور سركوتوا ابيد هندي روبربونوي زحمتي ببينن لقال اوش دا ريال مدريد كتاقانكي اسبانيا ابو زورتين اوبشني لبرم دابو بلام يكم ناو ريال مدريد وليفربول ليفربول جي شتكي سرنج راكش هبو مانشستر سيتي ونابولي هر دو راسش كست نگرن که هر دو نهاد باشترین اصلی دابون تو بیش چه ريال مدريد بله خوي بيغمان بلام وكو قلتم هم نابولي يعني سي يعني ايطالي سركوتونا همش بو مانشستر سيتي كتوار يعني انجليزي سركوتونا اوبشن كان كمتره بلام تو كريال مدريد بتنهايا يعني ريال مدريد لنيو هشت دوم دا حود اوبشني لبيشه تنها يعني لايبزيكي لبيج نبوكا بهوي ويك لا كوملاكي خوي دوم بويا اما همو اگر لبرامبري دار اگر روداني هبو اوج بو بيني مان هر لا يكم دركوتني دا يعني لدواي ياركي مانشستر سيتي لايبزيكي تر يارينيوان هر يعني ليفربول وريال مدريد كا لبوتوني من يعني زحمه ترين ياري قناه يعني تجي باريس سان جيرمان وبايرن مونشن كو او هر دو انا جي اصلا لكم لقناقكم على راسش كسنه نبوبون ودي هر دو جي لقناق شاز جرك دي ياري الكلام خوي اما هو كاركا خطاياك لباريس سان جيرمان نك بايرن يعني اويك باريس سان جيرمان لدو ساعات كان روبروي بوا واويك لدو ياري تشونو قرانو دا نيتواني لبنفيكا باتوا تاوري ام زحمتي لي دك يعني تو لقناغي كوملاكان دا باريس سان جيرمان همش تشكيل بو او يكم به بلام تيبيك هبو كوكو او بهز و جاني بنفيكا بو بو تو امبلم باريس سان جيرمان خطاك لخوي بو يعني سيرك خلتشي هشتاوش تو نوتو دوا يعني بنفيكا دو جول توماركا برامبر ماكابي وكاتل بيت ششبيك تنها او انزامه بو كبنفيكا بيت يكم بو باريس سان جيرمان خستا دو مو خسته برامبر بايرن بو تو امبلم ام روبربونوش هيتي كمترني لاريكي ريال وليفربول براياتك كيش بهسترا ليفربول وريال مدريد ليفربول وريال مدريد بهسترا بوشي لبروي دو يعني جوري ميجوي تشامبيونز ليغن ريال مدريد يكم يعني ميجويا باريس سان جيرمان ميسي باريس سان جيرمان جوري تشامبيونز ليغ نيا باريس سان جيرمان بي تشامبيونز ليغ بلام ياريزاني چي كجوري تشامبيونز ليغ بو ايود بساي او نازناوي تشامبيونز ليغ جول كارجي وانا باريس سان جيرمان اجبركو كليان مبابي جول كاري وانا بحف جول هنت قال محمد صلاح بله خوي امانه راس همو لقناقي كوملاكان دار رويدا بلام جاريش كباريس سان جيرمان بو او بربست زحمتاني سالاني رابردو ببينيت دبيد يعني بايرن ميونخ تيبرنيد استاتون بارسال بينيمان لروبربونيش زحمت دا لغا ريال مدريد درنتو ام جاريان دتوان بلم كريستوفر غالتي دبيد يعني تاوري سخترين روبرو نوبكا لقناغي شاز مانشستر سيتي ولايبزيج غوارديولا اركيبي تشاو والله من يعني اما نبيت التنز بلاموي همو صالح تلا اف اي كاب تلا كاراباو كاب تلا تشامبيونز ليج دبينم مانشستر سيتي كمترين روبربونوي زحمتك ايتر شانسي غوارديولا شانسي مانشستر سيتي شانسي تيكسي برغستاين اماراتك انا مشتيشكي بلام اويك هيا ياركان زحمنيه بلا برچاوگرتنيه ويكا تيبيچي زور باشي الماني برامبريتي كاني لايبزيكا بلام لكوتايا هر يعني باريس سان يعني مانشستر سيتي بالورا بو اويكا خناغ رايا من ياريكا دجيا خوش هاي اي سي ميلان و توتنهام جي او جي بهزا
تو چاوت بینی ئەم یاریە دەتوانین بڵێ ناوی لێ بنین کۆنتی و میلان ینی ئەو بەو پێیکە ڕاهێنەرێکی ئیتالی ڕوبەڕووی تیپێکی گەورەی ئیتالیا بێتەوە بەڵام بۆ ئێمە زۆر زۆر خۆش بوو بۆی کە یانەیەکی گەورەی وەکو میلان کە دووەم یانەی گەورەی چامپیۆنز لیگە لە دوای ڕیال مەدرید جارێککە گەڕایەوە قۆناغی ینی 16ی قۆناغی یەکلاکەرەوەکان بۆیە من پێشتری ژوتم زۆر زۆر خۆشترە بەوەی کە ئێستا چ سالزبۆر لێرە بووە یان میلانی گەورە لێرەیە کە زۆر زۆر گرنگترە و ئێمە لەبەر گرنگی میلان باسی یاری نێوان تۆتنهام و ئەیسی میلان دەکەین بۆیە چاوەڕێ یاریێکی زەحمە دەبین ئەویش میلان پێویستە لە مێرکاتۆی زستانەدا خۆی ڕێک بخاتەوە یانەی تۆتنهام لە ڕووی کوالیتی یاریزانەوە باشترە بەڵام ئیتر میلان گەورەیە و ئەدیانادیە ئیتالی ئینتەر میلان بەڵێ ئینتەر میلان ینی ڕوبەڕوونەکەی زەحمە نییە بەرامبەر پۆرتۆیە لەو بڕواایەتانیم ینی ئەمەدا زەحمەتی ببینێت بەلەبەر چاوگرتنەوەی کە ئینتەر میلانیش ئەمساڵ ئاستی ناجێگیرە بەڵام مادام بەرشلۆنەی دوورخستۆتەوە لە سەر حسابی بارسا لە قۆناغی 16ەیە بۆیە بێت حسابی ئەوەی بۆ بکرێت بەڵام پۆرتۆ یەکێکە لە تیپە هەرە باشەکانی ئەمساڵی هەم پرتوگال هەمیش چامپیۆنز لیگ ئەوە بوو بینیمان لە دو یاریدا ینی لە کلۆب بروجی بردەوە و هەروە لە کۆتاییریشدا لە ئەتلێتیکۆ مەدریدی بردەوە کە نەیهێشت ئەتلێتیکۆ مەدرید بەشداری یۆرۆپا لیگیش بکات بۆیە ئەو یاریە دەتوان بڵێم ناوی لێ بدەین هاوسەنگترین یاری ناپۆلی و فرانکفۆرتێژی بکەین بەڵێ فرانکفۆرت پاڵەوانی وەرزی ڕابردووی یۆرۆپا لیگە ناپۆلی دەتوان بڵێن باشترین ئەنجامی مێژووی یانە ئیتالیەکانە لە قۆناغی کۆمەڵەکانە بۆیە ناپۆلی ئەگەر لەسەر ئەو ریتمەی ئێستای بەردەوام بێت بڕوان ناکەم فرانکفۆرت بتوانێت بەرامبەری بۆستێتەوە بەڵام ناپۆلی یەک عادەتی هەیە ساڵی ڕابردووش بەو شێوازە بوو نەفەسی یاریکردنی درێژ نییە ئەمساڵ با بزانین سپالیتی چیەکەم ئەفساڵات قۆناغا 16ژی دەرباز کردن زۆر باشترە دەشکرێ لە قۆناغی 16دا دەرباز بێت بەو پێی کە ناپۆلی بە تایبەتی ئەگەر ئەو کاتە ینی لە ململانەیەکی بەهێزدا نەبێت لە خولی ئیتالی بە تایبەتەوەی کە تۆ لە خولی ئیتالی تا ئێستا 6 خاڵ لە پێش میلانەوەیە وەکو دەڵێ حیساباتەکانی زۆر ناکە بەڵام ئەگەر ئەو کاتەش بەو شێوازە بێ خاڵێک و دوو خاڵ نەبێت ئەو کاتە ڕەنگە ناپۆلی بتوانێت فرانکفۆرت ببڕێت ما بەحسێ ئەنجامێنتی رو بشکێ کرد جارێک کە دنام دەسار ڤیدیۆڵەژی بەحسەکەین بزانین کێشیانە هەمبەری کێشیانە بووە بۆم بینەرنمان کوێن نەدیتی و وین گولێ نەبووی بزانن لەوێ دەرێ چاوە لە هەمبەری هەبووینە لايبزيج مانشستر سيتي وكم قلتي تاغوتي من ناغوتي غوارديولا شانسوية هي كدر بازي قناخة بيش داوية يقومان أما شانسة شانس باشيك يعني شانسوية باشا كس نيكولي لبيزي مانشستر سيتي ناكا بلان باشيك لشانسة من أقول ها بيناران بس تريدك كلوب بروج وبنفيكا بله ئەمە بۆ ئازایەتی بنفیکا دەگەڕێتەوە بەو پێی کە بنفیکا لە دو ساتدا خۆی کردی یەکەمی کۆمەڵەکەی ئێستا ڕاستە بەرەبەر چاوکردنەوەی کلۆب بروجیش چواریاری سەرەتای ئەم وەرزەی زۆر زۆر بەباشیێنە بەڵام لە دوو یاری دواتردا دۆڕا و اینجا بووە دووەم بۆیە دەتوان بڵێن بنفیکا زۆر زۆر باشتر لە کلۆب لیڤەرپۆل و ریال مەدرید وەکو دەڵێم گەورەی تۆپی پێی چامپیۆنز لیگ لەم یاریەدا دیارە بله گەورەی تۆپی پێی چامپیۆنز لیگ گەورەی تۆپی پێی چامپیۆنز لیگ ریال مەدریدە بێگومان گەورەی ئەوروپاشە ینی دەکرێت بڵێن گەورەی جیهانیشە لە بەرەوەی کە ریال مەدرید هیچ شتێک نەماوە لە مێژوودا بەدەستینێنێت لە بەرامبەردا لیڤەرپول بە تایبەتی ئەم 5-6 ساڵەی دوایی دەتوان بڵێم هێندەی تر خۆشەویستتر بووە لە نێو هاندەرانی دڵی هاندەرانیدا ینی سەردەمی ڕافا بنینتیزمان بەبیردێنێتەوە ساڵانی 2005 و 2007 بۆیە دەتوان بڵێم ئەمە هەم خۆشترین یاریە هەم زەحمەترین یاریە وەکەم گوتی ئەس هەستەکەم ناپۆلی ساڵەدە ئەنجامە نوێی گەلک باش بن و دەقۆنەخە 16ژی دەرباز کرد دل هەمبەری ئینتراخت فرانکفۆرت ئەرکەکەشی ئەوەندە ئاسان نییە فرانکفۆرت تیپێکە بە بەردەوام ینی ئەو تیپە پاڵپشتی هاندەرەکانی لایەتانە کە پارساڵ لە ئەوروپا لیگ زیاتر لە 30,000 هاندەری بردە نێو یاریگای کامپنو لەوێ بارسای دوورخستەوە ئەم ساڵ بە هەمان شێواز ینی ئەوە برینی ئەوانمان کولاندەوە ئەم ساڵ بە هەمان شێواز لە کۆتاگەردا ینی چوونە نێو یاریگای لشبۆنە لە پرتوگال لەناو پرتوگالەوە سەرکەوت بەڕاستی فرانکفۆرت خراپ نییە بەڵام ناپۆلی زۆر باشتر ئەیسی میلان و تۆتنهام ئەیسی میلان و تۆتنهامش دەگوتی ئەوە یاریە کۆنتی و میلانە بەڵێ ئەم یاریە زیاتر دەتوانین ناوی لێ بنین کۆنتی و میلان بەڵام خۆشە بۆی کە میلان بەهۆی ناوە گەورەکەیەوە سەر بکەوێت و خۆشە بۆی کۆنتی سەرشێتی کۆنتی و پڕچێشەی تۆتنهام گرنگە سەر بکەێت هاریکەینە سۆن هیانگ میژی ڕاستی زۆر یاریزان کۆلۆسۆفسکی هەیە هینگمەسۆنی هەیە هەتا بەڵێ پرسیچی هەیە تیپەکە زۆر زۆر بە شێوەیەکی گشتی باشە لە ڕووی کوالیتی یاریزانیشەوە باشە ڕەنگە ئەمە تەنها ئەگەرە ڕەنگە
کۆنتی فشار بخاتە سەر دانیێل لیڤی سەرۆکی تۆتنام بۆی کە لە مێرکاتۆی زستانەدا یاریزانی تریشی بۆ بکڕێت باشتر بێت. چلسی و بۆرۆسیا دۆرتموند. چلسی و دۆرتموند ئەمی ژاریەکی زۆر هاوسەنگە. چلسی لەگەڵ گراهام پۆتەر بەڕاستی وەکو دەڵێ نرخی دۆلارە بە بەردەوام بەرزو نزم دەکات. بەڵێ دۆرتموندیش هەمان یعنی شێوەی فانتاسی وەکو چلسی هەیە. دۆرتموندیش هەفتەیەک دەدۆڕێ هەفتەیەک بە شێوازێکی گەورە دەباتەوە بۆیە دەتوان بڵێم ئەم یاریە ڕەنگە یاریێکی کراوە و زۆر خۆش بێت و هاوسەنجیشە بە لە بەرچاوگرتنی ئاستی ئێستایان ڕەنگە ئێمە دوای دوومانگونی و سێمانجیشکە ببینین ڕەنگە بێگومان پێکانی یاریزانە لە ینی باروخی دوای مۆندیال زۆر شت دەگۆڕێت دوای ئەوەی کە بۆکسندەی و دوای ئەوەی کە ینی پریمەرلیگ بە تایبەتی ئەو کاتە تۆ ناوەڕاستی مانجی شوبات و کۆتاییەکەی پریمەرلیگی ژەو کاتە دەگاتە لوتکە قسەیەکی ڤینگەرەیە بە بەردەوام دەڵێت ئەوانەی کە پریمەرلیگ دەبنەوە دەبێت لەو کاتەیە باش بن. چلسی بڕوا ناکەم ئەمساڵ ڕکابەری لە پریمەرلیگ بکات بەڵام ڕکابەری بیگ فۆر دەکات بۆیە حساباتی ئەوە بۆ چلسی زۆر وردەبێت لە بەرامبەردا دۆرتموند کێشەی نییە بە بەردەوام بلیتێکی چامپیۆنز لیگی مسۆگەرە ئەمساڵیش لەو بڕوایەتام هەر مسۆگەر بێت بەڵام تیپەکەی ینی دۆرتموند ئیدنتریزیش ئەو تیپە دەیەوێت هەنگاوێکی باشتر بڕوات لە سەرڕاوی کە لە قۆناغی کۆمەڵەکاندا بەرامبەر مانچستەر سیتی یاری کرد جارش کە بەرامبەر تیپێکی ئینگلیزی. ئینتەر میلان و پۆرتۆ. بەڵێ وەکو گوتم ئەمە هاوسەنگترین یاریە هەردوو تیپ دەتوان بڵێم هیچیان لە یەک زیاتر نییە دەمێنێتەوە سەر وردەکاری زۆر بچووک ئەو یاریەک لا بکاتەوە. ئەکژتن یاریان هەری خۆش پاریس جەرمان و بایرن مونشن. پاریس سان ژێرمان بە ڕابەرایەتی ینی بەڕابەرایەتی مێسی و نیمار و مباپێ و کریستۆفەر گالتێ ئەم یاریەکات بەرامبەردا بایرن میونشن نابێ ئەو هەڵانەی پارساڵ دووبارە بکاتەوە. بایرن میونشن وەکو گوتم ئێستاش قسە سەرڕای زۆری ئەنجامە باشەکانی تاکەیانە بوو هەر هەژدە خاڵەکەی کۆ کردەوە لە قۆناغی کۆمەڵەکان و هەر شەش یاریەکەی بردەوە بەڵام هیچ شکستێکی نەبوو لە کۆمەڵی مەرجیدا ینی تۆ دو یاری بەرامبەر بارسا ببیتەوە بەبێ گۆڵ لێ بکرێ دو یاری بەرامبەر ئینتەر ببیتەوە بەبێ گۆڵ لێ بکرێ لە بەرامبەر کلۆب ینی لە بەرامبەر ڤیکتۆریا پلزنە دوو گۆڵی لێکرا هەردوو یاریەکەشی بردەوە بۆیە بایرن هیچ کێشە و کەم و کوڕی نییە تەنها ئەوە نەبێ کە ڕاهێنەرەکەی دەبێ هەندێک وردەکات. پاریس سان ژێرمان الکیڤەنە ئەو خۆدیانسێ ستێرن مەزنن فوتبۆڵە خۆی پاریس سان ژێرمان وەکو گوتم نە لە پێشووشدا نە لە پارساڵیش نە ئەم ساڵیش بڕوا ناکەم لە کێشەی هەبێت لە هێلی هێرش بردندا بەڵکو کێشەی کە پاریس سان ژێرمان هەیەی گۆڵپارێز و بەرگری ینی بە بۆچوونی من تا ئێستا دۆناڕۆما نەگەیشتۆتە ئەو قەناعەتەی کە 100% بڵێن گۆڵپارێزێکی زۆر سوپەرسە ڕای گۆڵپارێزی هەڵبژاردەی ئیتالیایە بەڵام ینی هەندێک جار هەڵە دەکات پارسال بینیمان بە هەڵەکانی ئەو پاریس سان ژێرمان دوور خرایەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەما دەتوان بڵێم یاریی زۆر سەرنجڕاکێش دەبێت بۆ هەندرانی میسی و هەروەها بایرەمیش بارسلۆنە بێگومان هەندرانی بارسلۆنەش هەر لە ئێستا پاریس سان ژێرمانن لەبەرەوەی هەم داخی دڵیان لە بایرنە دیاریە بایرن هەر لیان دەباتەوە هەمیشەوەی کە پاریس سان ژێرمان وەکو دەڵێ عەتفی لەگەڵ بارسلۆنای هەیە میسی لەوێیە و مباپێیان نەداوەتە ڕیال و ئیتر زۆر بارودۆخی ورد هەیە بۆیە هەندرانی بارسا ڕەنگە پاریس بنەمدار ئەم هەندێک بەحسا گۆڵکارن چامپیۆنز لیگی بگەنێت نوکە مباپێ و محەممەد سەڵاح لیڤەرپول هەرچەندە ئاستا ئەنجام منوون باش نەبوونە هەندوەکی پێدوینە بنێ لە هێشتا محەممەد سەڵاح گۆڵکاری چامپیۆنز لیگێ کلیان مباپێژی لە پاریس سان ژێرمانێ دەتوانم بڵێم گۆڵەکانی مباپێ بۆ پاریس سان ژێرمان گرنگتر بوون یەکلاکەرەوەتر بوون گۆڵەکانی محەممەد سەڵاح ینی لە یاریەکی بەرامبەر ڕێنجەرسدا هاتە نێو یاریگا لە 6 خولێکدا هاتریکی تۆمار کرد ئەوە دەتوان بڵێم زیاتر محەممەد سەڵاحی بەرەو پێش برد بۆیە زۆری گۆڵەکانی لە ینی یەکلاکەرەوە نەبوونە بەڵام بە پێچەوانە گۆڵەکانی مباپێ ینی تۆ لە نێو یۆڤانتۆسەرینە گۆڵ تۆمار بکەی لە بەرامبەر بەنفیکا لە نێو یاریگای خۆت لە بەرامبەر ینی یانەی ماکابی گۆڵ تۆمار بکەی زۆر گرنگە بەڵام وا پێدەچێت بە تایبەتی کلیان مباپێ لە قۆناغی 16 گۆڵ تۆمار بکات نازانم محەممەد سەڵاح ئەکەکەی زەحمەت لیستکواناکردن ستێرەکە دژی هاتی ئەو ژی هاڵاندا گەل مانچستەر سیتیە تو بژی سەرکرداتیە یانەیە خوب بکات ئەفسەڵال چامپیۆنز لیگە هاڵاند تا ئێستا مەچینەی گۆڵە ینی من لە سەرەتاشەوە ناوم لێناوە زاڵمی ئێستای تۆپی پێ بەڕاستی ینی هاڵاند ڕەحم بە هیچ تیپێک ناکات ینی تۆ زۆر گرنگە ئەوی خان تۆ تەسەور کە وەرزی ڕابردوو گۆڵکاری پریمەر لیگ 23 گۆڵی هەبووە هاڵاند ئێستا لە 12 هەفتەدا 18 گۆڵی تۆمار کردووە ینی ئەم یاریزانە پێمانەڵێ ئەگەر بێت و پێکان لێ بگەڕێت و گواردیۆلا ئەوەندا ینی بە مەزاجی یاری پێ نەکات و بە بەردەوام سەرێکی بێت ڕەنگە سەروی 40 گۆڵ تۆمار بکات
تەنها لە خولمە بەستنە بۆیە هالاند دەکرێت بە تایبەتی و دویاری کە دوایی لە چامپیۆنزیگی ژاری نەکرد دەکرێت زیاتر لە قۆناغی یەکلاکەرەوەکاندا بەرامبەر لایپزیگ بتوانێت هەم سەرەکیە هەمیش بتوانێت گۆڵ تۆمار بکات چاوەڕێ ئەوەی مانچستەر سیتی بەربژێرە بۆ ئەفساڵا بوو ناسناوی چامپیۆنز لیگ یەکێکە لە بەربژێرە هەرە سەرەکیەکان نازانم ئیتر قۆناغی 16 شەر بەو شێوازە ئەرکەکەی وا دەبێت نا بەڵام بەربژێرێکی سەرەکیە و هالاندیش یعنی یەکێکە لە دەگمەنترین یاریزانەکانی تۆپی پێ کە ژمارە گۆڵەکانی لە ژمارە یاریەکانی لە چامپیۆنز لیگ زیاترە یعنی تو مانچستەر سیتیەکیش بەربژێرە ئەو بەربژێرت دی ریال مادرید بۆ نازناوەکە جارێگە لێ زووە ینی قۆناغی 16ەیە بەڵام تیپەکان زۆرن لێرە براوەی ئەم یاریە یەکێکە لە بەربژێرە هەرە سەرەکیەکان بێگومان براوەی لیڤەرپول و ریال مادریدیش شان بەسانی مانچستەر موندیالێ چەند باندۆرە خۆتێ سەر مانچستەر ینی بژین چامپیۆنز لیگی هەبێت بگشتیش بەرکو سێستا ڕۆژێت مای بۆ چامپیۆنز لیگ ترسێک دلە یاریزانە هەر شنوکە درز بووە ئەس باوەرم زەحمەتەش بۆوان بگو پشتی موندیالێ دیسان خۆلدە دەست بکەن و دیسا چامپیۆنز لیگ و خۆشبەختی بۆ ئەو یانانەی کە ئەستێرەکانیان لە موندیال نین یعنی ئێستا بە نمونە گواردیۆلا دەڵێ ئێمە هالاند لە موندیال نییە و شوێکی باش وەردەگرێت دەڵێ بە باشتر دەگەڕێتەوە ئەوە باش نییە 18 گۆڵی تۆمار کردووە ئەگەر بە باشتر بگەڕێتەوە دەبێت چی بکات لەگەڵەوەدا محەممەد سەلاح لە موندیال نییە یعنی کۆمەڵێک یانەی یاریزانی گەورە ڕەنگە لە موندیال نەبینرێن کە شوێکی باش لە مانگەدا وەربگرن بەڵام بە پێچەوانەشەوە ڕەنگە موندیال ببێتە فاکتەرێک بۆ دەرخستنی هەندێک لە یاریزانی تایبەت هەندێک لە یاریزانی تازە هەندێک یاریزانی لاو ئەڤین خانەوەشمان لەبیر نەچێت کە ئێمە مێرکاتۆی زستانەشمان لە بەردەما یعنی بە نمونە یانەیەکی وەکو لیڤەرپول یانەیەکی وەکو یانەی تۆتنهام یانەیەکی وەکو پاریس سەن ژێرمان بایرن ئەمانە دەتوانن لە مێرکاتۆی زستانەدا بۆن دواژۆ بکەن بە حکمیەوەی کە ئێستا دەتوانین لە هەر یانەیەک بتەوێت یاریزان بێنی و لە قۆناغی 16 ژاری پێ بکەیت کە ئەوە 2 ساڵە یاساکە گۆڕاوە ئەگەنا پێشتر نەدەتوانی ئەو یاریزانەی لە قۆناغی کۆمەڵەکان یاری کردووە نەدەتوانانی لە قۆناغی 16 بۆ بێژی باندۆرە خۆ سەر ریال مادرید دەبێت بەرکو یاریزانە ناو فڕانسی ریال مادرید بە یاریزانە ریال مادرید بە یاریزانە کارلۆ ئەنچیلۆتی ئەگەر بێت و کەمێک فشار بکاتە سەر ڕاهێن ینی سەرۆکییانەکە فلۆرنتیۆ پێرێز دەکرێت لە مێرکاتۆی زستانەدا یاریزانێکی بۆ بێنێت بە تایبەتی ئەنی تۆ کەریم بنزیما ئەم ساڵ زیاتر تووشی پێکان دەبێت بێژی هازاردی بفرۆشیتە وڵا هازار بفرۆشێ نەفرۆشەوەی یەکە لەبەرەوەی ئەگەر ئەو هەریە دەگە ینی ئەووا لە خولی ئیسپانی یاری پێناکات چجای ئەوەی لە چامپیۆنز لیگ بەڵام ئەگە بیفرۆشێت ینی کەمە پارەیەکی دەستکەوێت لەگەڵ ئەوەدا یاریزانێکی تر بێنێت بە تایبەتی چەند یاریزانێک هەیە ناویان بەستراوەتەوە و چەند یاریزانیشێ بۆندیان بەرەو کۆتایی دەڕوات یعنی تۆ هەرچەندە یاریزانی گرانبەهاشن جۆل بلینگهام یاریزانی دۆرتموند ریال مادرید لە داواکاریەکانی ئەوەیە بەڵامی تر نازانین تا مێرکاتۆی زستانە چی ڕۆدا و تا دوای مۆندیالیش بۆ چونکە ئێمە ئەم مانگەمان لە پێشە ڕەنگە وەکو گوتم لەم مانگەدا ئەستێرەی لاوی زۆر باش لە مۆندیال دەربکەوێ و ئەو کاتەیانەکان شەڕ بکەن لەسەر و کەریم بنزیما دیگە ریال مادرید بۆ یەکەم جارە لە قۆناغا کۆمەڵان هیچ گۆڵەکە تۆمار ناکاتن و هیچ ئەسیستێکشی نینە ئەم بێژین بۆچی کەریم بنزیما قۆناغا کۆمان هەنگافتنێژی تەسیرە خۆ سەر هەبوو ئەس دەزانم بەس ینی وەکی دەمساڵە بوری نەبووە خۆی کەریم بنزیما کارێکی ئەوەندە باشی کرد لە پارساڵدا بۆ ئێستا ئەگەر کاریش نەکات زۆر لی ناگرین دەڵێن هەر باش بووە کەریم بنزیما ئەم ماوەیە زیاتر سەرقاڵی بردنەوەی باڵۆن دۆر و ئیتر ئەو خەڵاتە تاکە کەسیانە و لەگەڵ ئەوەشە ماوەیەکە پێکانی هەیە وا هەستیش ناکەم پێکانەکەی زۆر ڕاستەقینە بێ بەڕاستی وەکو پێکانەکەی میسی کەم هەفتەیە پشویان پێدا ینی لەبەر مۆندیالە ئەم ئەستێرە گەورانە ینی بۆنەیەکی وەرشی زۆر گەورە لە پێشیان نییە زیدەتی مۆندیال ساڵجارێکە و ڕەنگە کۆتا مۆندیالیشان بێ ینی هەم بۆ کەریم بنزیما هەم بۆ مسی هەم بۆ کۆمەڵێک ئەستێرە ڕەنگە کۆتا مۆندیالیان بێت بۆیە بە ئەگەری زۆرەوە دەتوانم بڵێم کەریم بنزیما یانەی گەورە و بچوک بەرامبەری نییە بینیمان پارساڵ لە بەرامبەر مانچستەر سیتی لە بەرامبەر یانەی چەلسی کە گۆڵە یەکلاکەرەوەکانی ئەو بوو لە بەرامبەر پاریس سان ژێرمان گۆڵە یەکلاکەرەوەکانی ئەو بوو کە ریال مادریدی گەیاندە یاری کۆتایی و ریال مادرید چەند صفەت هەینێ بژین کۆ ئەو ببنە پاڵەوان ئەفساڵ یەکێک لە صفەتە هەرە گرنگەکانی یانەی ریال مادرید ئەوەیە کە بە یاری گەورە تێک ناچێت یعنی من لە ژیانی وەکو دەڵێ بینین یاریکردن مادە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو
هیچ یانەیەکم نبینیوە هێندەی ریال مەدرید ئارامگر بێت لە نێو یاریگادا زۆر باوەڕی بەخۆیە ئەمە بڵێ بێگومان ئەمە خاڵێک ئەمە یعنی ئەوە دەبێتە قیمەی باوەڕ بەخۆبوون بۆ گەورەی خۆشی دەگەڕێتەوە بۆ گەورەی ناوی ریال مەدرید دەگەڕێتەوە و بۆ خودی ڕاهێنەر و یاریزانەکانش ینی بەڕاستی جێپەنجەی ڕاهێنەر کارلۆ ئەنچیلۆتی دارە بەڵام لە سەروی هەموو ئەمانەشەوە یعنی ریال مەدرید وەکو گوتم بە یاری تێک ناچێت لە یاری بەرامبەر پاریس سان جێرمان 3 گێم باش نەبوو لە 20 خولەکدا هەموو شتێکی یەکلا کردەوە لە یاری بەرامبەر مانچستەر سیتی تەسەوەر کەوشەوە لێرە بووین یعنی هاتینە خوارێ بۆەوەی کە لە ستۆدیۆ باسی یارەکە بکەین دواتر لە خولەکی هێشتاونەوە 91دا بوو ڕۆدریگۆ دوو گۆڵی تۆمار کرد جارێشکە یارەکەی گیاندەوە کاتی زیاد کراوە بەڵێ بۆیە دەتوانم بڵێم ریال مەدرید هیچ ئەمانی نییە لیڤەرپول ئەگەر بێت و لیڤەرپول بیەوێ سەرکەوێت دەبێت لە نێو ئەنفیلددا باشترین ئەنجام بۆچی ئاسێوەدا بەزیە هەندە لیڤەرپول نەبوونە یاریزانە نا مەبەست نەبوونی یاریزان نیە بەشێک پێکانە ئێستا هەرێک لە دیێگۆ جۆتا و هەروەها لویس دیاز پشتی چوونە سادیۆ مانێژی زیاتر بەشێکە خۆی ڕۆیشتنی معنی ئەوەندەی کە کاریگەری لە مرکزەکەی خۆیدا هەبووە ئەوەندەش کە کاریگەری لەسەر محەممەد سەلاح هەبووە من پێشتیش ڕوونم کردوێتەوە بۆ لەبەرەوەی محەممەد سەلاح پێشتر لەگەڵ مانەیە بە بەردەوام بەرگریکارەکان لیان دەشێوە چێ زیاتر کۆنتترۆل بکەن ئێستا هەیە نییە ئەوەی کە محەممەد سەلاح هەیە داروین نونێز دەیکات شتێکی ئەوتۆ نیە بەڵام واتە سەوەر ڕەکەم لیڤەرپول یەکێک بێت لەو تیپانەی کە ئێستا بەرچاوڕوونیش دیارە بەرامبەر ریال مەدریدە یەکێک بێت لەو تیپانەی کە مێرکاتۆی زستانە بۆن دواژە بکات نەوەوان هەمی یانەیەندا کومەدیتی قونەخە 16 تیرە پشکەن خۆڕاکێشە تو دبێژی دویانە بوو من هەلبژێرە کوب سەرکەوم بکەن زەحمەت یعنی مانچستەر سیتی یەکێک لەو تیپانە سەر دەکەوێت وڵاتە خوات دزی مانچستەر سیتی نا ینی ئەخنا تو دەڵێ دویانم بۆ هەڵبژێرە لە هەموو تیپەکان باش مانچستەر سیتی ئینتەر میلان هەروەها ئەویکە یانەی چێلسی برایم ژی ناپۆلیش ئەستێویە باش ناتو دەڵی سەر دەکەون ینی بگەنە یاری کۆتاوی نازنە و برن زۆر زەحمەتە مانچستەر سیتی و پاریس سان جێرمان و ریال مەدرید ئەوە هەرسێکە بربژێرن ji بووی ناسناوێ بە بۆچوونی من وکی دەبێتە گۆڵکارێ بێدام ساڵی چامپیۆنز لیگ بەڵێ گۆڵکارێ بێدام ساڵی چامپیۆنز گۆڵکاری ئەم ساڵ لەو بڕواەتام هەر کیلیان مباپێ محەممەد ئەگەر ینی نا محەممەد سەلاح بڕوا ناکەم بەڵام لە نێوان مباپێ و هاڵاندا یعنی یەکلا دەبێتەوە هێشتا هاڵاند وەکی مباپێ گۆڵ نینن تو بێژێت لە پشتی مۆندیال بەڵام لەو بڕواەتام هاڵان لە قۆناغی یەکلاکەرەوەکاندا گۆڵەکانی زیاتر بکات و ڕکابەری سەرسەختی مباپێ بێت محەممەد سەلاح کەریم بێنزیما لێونێل مێسی تازە فریان ناکەوێت مێسی بەڵێ ئەویش ئەگەری هەیە گۆڵ تۆمار بکە بەڵام ئێستا وەکو دەڵی ئەفزەلێت زیاتر بۆ مباپەیە زیاتر ڕەنگە لێدانی سزاژمار بکرێ ئەم جاریان مباپێ لێ هەر نەبوونا دیار نەبوونا محەممەد سەلاح و کەریم بێنزیماوەنە لە چامپیۆنز لیگە ئەف ساڵە پەیوەندی بە مۆندیالێڤە هەیە نا لەبەر ینی ئەوەی کەریم بێنزیما ڕەنگە بەشێکی پەیوەندی بە مۆندیالەوە هەبێ بەڵام ئەوەی محەممەد سەلاح خۆی بەشێک ئاستی دابەزیەوە بەشێکیش ڕۆیشتنی سادیۆ مانەیە بەشێکیش بە شێوەیەکی گشتی ینی ئازدابەزینی لیڤەرپولە ئەگەر لیڤەرپول باش بێ محەممەد سەلاحیش لەگەڵ باشە بەڵام کە محەممەد سەلاح بەتەنیا هیچ پێ ناکرێت باشە ئاسام جەبارێ شرۆڤکاری فوتبۆڵەتی دگەل مندا بووی زۆر سپاس بۆ بەرهەبوونەها